ناوی خوای بەخشندەی مێرەبان سڵاوی خواتان لێبێت بەڕێزان لە بەرنامەی ئەمڕۆ قسە لەسەر پرسی موچە و داهاتەکان و چارەنووسی هەژماری منیش دەکەن. ئێوارە ئەمڕۆ مەسرور بارزانی سەرۆکی حکوومەتی ماوە بەسەر کوێرەیم ڕاگەنداوێکی بڵاو کردێتەوە بازدەوە نێوان تیمی حکوومەتی عێراق و هەرێم چارەسەرێکی گونجاو بۆ پرسی موچە دۆزراوەتەوە هەڵدەن پێشجەژن موچە دابەش بکەن. ئەوە قسە لەسەرەوە دەکەین ئایا سوودی چیە گەر هەژماری من ڕەفز بکرێت و دادگای فدراڵی کەوا بڕیارە لە چەند ڕۆژی داهاتوودا ڕوونکردنەوە بدات کار بە بڕیارەکەی بکرێت کە لە بانکە حکومیەکان موچە بدرێت و بە موچەی مانگی سێش داهات بەردەستان پرسانە لەگەڵ هەرێک لە بەڕێزان مامۆستا حەما حسێن هەورامی شارەزای بواری دارایی و کارگێڕی هەروە کاک ئیسماعیل گەڵاڵی کە بەڕێزیشان شارەزای ئابووری هەروە پەرلەمانتاری پێشوون سوپاسی ئامادەبوونتان دەکەین. کاک ئیسماعیل کە بەڵێستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە پرسی موچە بەغداد تقریبا ڕۆژ بڕیاری داوە زیاتر لە 350 میلیار بنێرێ پێشتریش 599 میلیاری نردووە تقریبا میلیارێکی زیاتر ئێستا زیاتر لە 950 نردووە میلیارێکی زیاتر لە خەرجی موچە نردووە. چاوەڕێ بکەین بۆ مانگی سێش بڕپارێکی باش بێت ئەگەر سەڵاتداران هێن دەست پێشخەر بن. زۆر سپاس بۆ جەنابێت سپاس دەکەین. سپاس بۆ بینەرانش کە لەگەڵمانە بن. لە حقیقەتا بە درێژایی ئەم ساڵەی دەوڵەتی عێراق لەو شوێنانەی کە کوردی تێدا بەشکراوە عێراق یەکێکە لەو دەوڵەتانی بواری ئیشکردنی تایە بۆ کورد هەر لە دروستکەری دەوڵەتی عێراقیەوە تا ئێستا مەجالی زۆر بووە کە تۆ بە شێوەی دیبلۆماسی بە شێوەی ئەوەی کە ئیستفزازی مەرکەزنەکەی ئەتوانی زۆر ئامانجەکان بێنەدی. ئێستا ئەو دەنگوانەی کە هەن خراپ نین هەرچۆنێ بێ وا بەرەبەرە کە لە بیدایەتی ئەم ئەزمەی کە دروست بوو ئەم بڕیارەی ینی زۆر ڕیکلام کرا ینی زۆر بە شێوازی جۆر وا ئاکرا کە بەغدا زۆر ڕەش بکرێ بەڵام دیارە بە هەوڵی هەموو لایەک خەڵکانی تریش لەسەر خەتن هەتا ئێستا پرۆسەکە خراپ نییە تا ئێستا ئەتا ئەم لە حەزەیە لە بەرژەوەندی فەرمانبەرانی کوردستاندایە ئەگەرچی مەسلەی هەژماری من یان تەوتین دوو حاڵەتی زۆر جیاوازە. ئەزانی کاک حەچێم ئەمە وەکو چی وایە وەکو دەوڵەمەنێکی گەورە داوا لە هەژارێ بکە بڵێ وەرە شەریکم بە هەژارەکە ڕەفزیکە یعنی ئێستا عێراق دەوڵەتە بەهێزەکەی لە ڕووی ئابووریەوە کورد لاوازە کە قەرزارە بەهۆی سیاسەتی ئابووری غەڵەتەوە کورد ڕەفزی دەکا حتا ئەگەر هەژماری منیش فەرەزنا سەر بگرێت جارە دیار نییە بەڕاستی دادگای فیدراڵی ڕوونکردنەوەدا لەم یعنی وەک وایە تۆ فرسەتێکت بۆ هاتووە کە ئامادەنی ئیستیغلالی کە یعنی ئەم هەژارە ئەمەنە نەزانە ئامادە نییە بێ بە شەریکی دەوڵەمەندەکە. ئابووری کوردستان بە ئابووری عێراق چۆنە وەکو ئەوەی لە کوردەوەریە پێڵێن کانیە درۆزنە یان کانیە بەهارە ئێمە ئابوورێکی مستەقیرمان نییە فترەیەکەیە و دێ و دەڕوا بەڵام ئابووری عێراق بە ئابووری کوردستان مستەقیرترە سابترە بۆیە ئەگەر ئێمە بەڕاستی خۆمان نەبەستینەوە بەو ئابووریە بەهێزەی کە ئێستا هەیە یعنی بە هەر عنوانێک بێ بە هەر پاساوێک بێ لە ڕووی ئابووریەوە لە ڕووی داراییەوە ینی کارێکی عاقلانی نییە. باش بەس ئەوان بەڵێنەکەی خۆیان جێبەجێ کرد کە لیستەکان سەرڕایکەم و کوردیان تێدا بوو موچەکەیان نردووە ئێستا هێزی ئەمنیشیان نردووەکو وەزارەتی دارایی عێراق وەکو سەرۆک وەزیرانی عێراق. بەڵێ ئەوە کارێکی باشە بەڵام لە حقیقەتە ئەمە یعنی تاسەر ئاوا نابێ یعنی تۆ بە کۆت بینێری تۆ زۆر بە ناڕۆشنی و یعنی فەرقی زۆر هەیە لە بینی میلاکاتە لە بینی یعنی تەجاوزی زۆر تایە ئەوە خاڵێک لە ئایندەشە ئەگەر چی بڕیارەکەی دادگا زۆر باشە زۆر لە بەرژەوەندی فەرمانبەرانی کوردستاندایە یعنی کە تاکیدی کردوێتەوە ئەگەر هەرێمی کوردستان نەوتیش تەسلیم نەکات ئەبێ موچەی فەرمانبەرانی کوردستان بنێدرێ بەڵام ئەمە لە بەڕاستی یعنی لە ئەرزی واقعا زۆر بڕناکە چونکە لە عێراقیشە پاڵەپەستۆیەکی زۆر دروست دەبێت یعنی هەرێم هەتا ئەم لە حەزەیە گرێبەستەکانی تەسلیم نەکردووە هەتا ئەم لە حەزەیە نەوتی تەسلیم نەکردووە ئەمە ڕاستە بڕیارێکی دادگای فیدراڵی هەیە
بەڵام شەقامی عێراقیشە مەقبوڵ ناکە و سیاسیەکانیشە مەقبوڵ ناکەن یعنی 2 مانگ 3 مانگ فەرەزنا تا 6 مانگ داهاتی ناوخۆش تەسلیم نەکرا داهاتی ناوخۆش تەسلیم ناکە ئەمە ئەبێ بەڕاستی چارەسەر بکرێ ئەبێ بەنیەتێکی صاف و دەوڵەتداری وەکو هاوبەش لە عێراقا تۆ ئەم کێشەیە حەل بکەیت چۆنی چیپەنێکت داوە لە گرێبەستەکان زۆر خراپن بەس ئەکرێ لە عێراقا مەجای ئیشەیە یعنی مەجای چارەسەرکردی کێشەکان هەیە بەڵێ سوپاس دەکەم دێمە خزمەت مامۆستا جەنابشت بەخێربەی سوپاس دەکەین دەمەوێت سەرنجی بەڕێش بزانم لەسەر هاتنی بڵێن ئەو بڕەپارەی لە بەغدا زیاتر لە 950 ملیار هاتووە پێشتر 599 ملیار و ئەمڕۆژ زیاتر لە 350 ملیار ڕێیاندا و بینێر زیاد لە موچە پارە هاتووە و بۆ موچەی بڵین داهاتی ناوخۆشە بۆ 5 مانگ ئێستا دەکرێت موچەی مانگی 3 دابش بکرێ پێش دەژن ئەگەر بیانەوێت سپاس بۆ جەناب و بینەرانە کاک حەکیم بنسبەت ئەو نیەت پاکەی وەکو کاک اسماعیل باسی کرد لەلایەن عێراقڕۆ بۆ هەرێمی کوردستان هەیە ئەبێ بەقۆزرێتەوە چکاتێ مەسلەی مالیە لای ئەوانە مەسلەی ئابووری بەگشتی لای ئەوانە سەرچاوەکان لای ئەوانە ئێمە چیمان پێ ئەکرێ ئەگەر خۆمان نەخینە ژێرباری ینی قەرارەکانی دادگای فیدراڵی و بۆ چوونە مالیەکانی عێراق کە ئێستا هەیە چکاتێ تۆ ئێستا اقتصادێکی تایبەتت نییە بۆ خۆت اقتصادەکە بەسراوە بۆ تا حتا نەسریەی دایرەیەک بۆ دابین ناکرێ ئەو ڕێگاوبانەوە هەموو شوێنەکانە ئەم هەموو پارەیە کە ئەوان ئەینێرن ئەماژ نیەت پاکیەکیان هەبێ نەک دژایەتی ملەتەکەی پێ بکەن و دوای بخۆن و دوای 20 ڕۆژ و 10 ڕۆژ و 15 ڕۆژ تۆ نیەت پاکی ئێستا لە عێراق لە سەڵاتداری عێراق دەبینی من هەر لە بیدایەتەوە لەگەڵ نیەت پاکیەکانی عێراق بووم بەڵام ئەمانەی ئێمە نیەتیان پاک نییە نیەتەکەیان چییە ئەوە شتی ژێرا و ژێریان هەیە خەڵک لە سووریاوە هاتووە کردویانە موچەخۆ لە ئێرانەوە لە تورکیاوە ئەمە هەرماوەستا بەڕێزش لە پێشتر پۆستی هەبووە لە بواری خانەنشینی ڕاوێژکاری وەزارەتی داراییوی پێشتر ئەم حاڵەتانە هەیە من یەکشتر پێ بڵێم ئەفو من باشەری ڕاوێژکاریەکەم نەکرد ڕاستە ئەمرم بۆ دەرچوو بەڵام لەبەرەوەی 57 بووم هینم تەقاعد بووم بەڵام مدیر عام بووم چ لە خانەنشینی چ لە بازرگانی چ لە خەزێنە بووم وانە هەموو دەورم تا بینیوە شتەکانیان لێ ئەزانم ئەوەی کە هەیە ئێستا ئەوان هاتوونەتە پێشەوە بۆ شێوەیە قایمەکانی ئێمە هین نییە پاک نییە چکاتە یەکێک لەوانە کاک ڕێباز حەبلان وتی ئێمە 572,000 مشکیلەی ئەوانەمان هەیە بێ ئەوە بەگوێ بەغا بکەین ئەبێ ئەوانە نان بڕاوکەین باش ئەوانە بۆ ناوبراوەکەی کاکە ئێستا هەمووی نرد بەغدا ئەوەی کە هەیە ڕاستیەکە تۆ بینێرە بە ڕاستیەکە یەک ئەو کاتە خەڵکیش موچەی خۆی وەرەگرێ وە ڕێکوپێکی و حرەکەیەکی اقتصادی لەناو وڵاتە دروست دەبێتەوە بە بازار ئەجوڵێتەوە تقریبا 10 ڕۆژ لەم بۆ برتر ڕۆشتی بە بازارەکانە شۆڵەوانیەکی پێ و ئەڵێ منعەتە جەول بەڵام بەم موچەیە تۆزیها بازار دەبژێتەوە بەس ئەگەر ئەمە جێبەجێ بکرێ بەرێڕێکی دادگای فیدراڵی وەکو خۆی موچە بڵێن تاوتین بکرێ کوردستان دەگەرێتەوە بۆ 2014 ئەو ئێمە لەو کاتە هەلی کار هەبوو خزمەت گوزاریە بوو موچە لە کاتی خۆی دەدا ئەمە ڕوودەداتەوەت بەڵێ کاگە یەکشت ئەو تاوتینە من بەشی خۆم 14 ساڵ مەمارەسەی بانقم کردووە مێژوویەکی بنووکی شتێکی لێ ئەزانم باشە خۆی بنووک لە هەموو جیهاندا دوو بەشە بەشێکی اختصاسیە بەشێکی بازرگانیە بەشە اختصاسیەکانە لە هەموو وڵاتێکە وەکو زراعی و سناعی و عەقاری و جاری جوا هەیە ئەها سلفاتی سیاحی ژەدەن بۆ مەشارێعی سیاحی ئەمانە بەپێی ئەو داتایانەی کە پلانی هەر وڵاتێک وەزارەتی تەختیت کە دایەنێ بۆ نمونە بەغا حکوومەتی عێراقی کاتی خۆی حەساری اقتصادی لەسەر بەسرا ئەوە بوو بڕیاریاننا بە فایدەیەکی کەم لە مەصرفی زراعی بۆ گەنم بۆ دەواجن بۆ مەجزەرە و
یانی هەموو شتە کشتتوکاڵیەکان بە ماسی و ئەوانە و باخ و باخاتەوە بە فائیدەیەکی کەم ئەیاندا بۆەوەی تۆ حەسارت لەبوو کاتێ خۆش دەزانی دانەوێڵە ئەچێتە ناو ئەمنی غەزاییەوە بۆی هین بێ سەرجم ناوچەکانی کوردستانیش کە مەحزوور بوو کرانەوە بە گەنم و یان سلفەیان ئابەخەڵ گەنمیان کرد و گەنمێکی زۆر هاتە ئەمە بەشە ئیختیساسیەکانە دەعمەکەی ئەبێ بانکی حکومی وەپارەکە لە حکوومەت بە بڕیارێکی سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیرانی ئەو کاتە نام ئێستا لە بانکی مرکزی بۆی دیاری بکرێت ئەمە یەکێک بانکە تیجاریەکانیش ئێمە پێشتر بانکی ڕافیدەین و ڕەشید و ئەوانە بوو لەم دوایە کۆمەڵێ بنووکی ئەهلیش داهات بۆ ئەوەی هاوکار بێت بۆ استثماراتی وڵات و حرەکەی نەقدی ئەمانە محدودە ینی سەرمایەکان بانقێک مەسەن بە دیناری عێراقی 400 میلیارد دینار زەمانەت دائنێ حرەکەکەی خۆ ناتوانێت 400 میلیارەکە هەمووی سەرفکە ئەبێ کەمتر لەوە حرەکەی پێ بکە بۆ نمونە نۆرس بانک بانقێکی عملا تەجاوزی کرد لە زەمانەکەی خۆی ئیفلاسی کرد کە ئیفلاسی ئێستش کۆمەڵی خەڵک هەیە باش پارەکەیان وەرد مامۆستا وەرکاش وای لێ هات وەرکاوە پێشتر وەرکانە دوای عەفوکە ئەمە بەڵام من بەسەگەر بۆ چوونی خۆت بڵێ لەسەر هەژماری من هەژماری من بە کورتی بەسپاس هەژماری من ئەوە بانقێکی کۆمپانیایەکی هەدیەهی یەک کەسەوهی عایلەیەکە بەڵام خۆ بانکی تریش تێدا بەشدارن من تێناگەم وەزیری مالیە دیفاعکانەوە ئەبێ ئەگەر قانونی ئەنزیباتی مۆزەفین بەسەر مۆزەفێکە لە بچووکەوە بۆ گەورە بۆ وەزیر جێبەجێ بکەیت چۆن دیفاع لە کەرتی تایبەتەکە دژی کەرتی گشتی ئێستا وای لێ هاتووە بەڵێ وای لێ هاتووە ئەبینیم ستافەکانی وەزارەتی داریە دارایی بە وەزیرەوە و بە هەمویانەوە دیفاع لە ئەژماری من بکەن ئەژماری من بانقێکی ئەهلیە ئەم بانقە ئەهلیە ئەم هەدەفی ڕۆبحە بەڵام بانکی حکومی هەدەفی خزمەت گوزاریە هەدەفی هەڵڕەبح بەڵام دەڵێن ئەو خزمەت گوزاری ئەوان زیاترە لە بانکە حکومیەکان چونکە وەزیری دارایی خۆی وای و لە چاپێکەوتنەکە ڕاگەنراویان بڵاو کردەوە هەر وا دەڵێن ئەوەی تەوتینەکە بەس دەتوانی پارەکەی پێڕاکێشی بەزەوەی تر خزمەت گوزاری بەڵام یەک ملاحەزە بەمێ لەسەرەوە کاگە حەکیمێ باش ئێمە دوای 92 باشە کە لە کوردستانە حکوومەت دروست بوو خۆت ئەزانی ئەو کاتە یەکەم وەزیری دارایی دکتۆر سەلاح حەڤیلی بەڕەحمەتی پرۆفیسۆر بوو لە ئابووریا و اختصاسەکەشی بزداد نقود بوو باشە نقودیانی بنووک بانکستە ئەمە کرا بەڵام دوای ئەوە ئەمە کابینەی یەکەم کابینەی دوو تۆزێ باشتر بوو لە سێوە تێک چوو کابرا زراعی تەواو کردووە یکەن وەزیری مالیە یەکێک سیاسی تەواو کردووە یکەنە وەزیری مالیە من لیان ناگرم فەقیدانە شارەزاییان نییە و ئەم کابینەی نۆشە ئەوەی دەسەڵات بێ لە وەزیرێکە دەسەڵاتی مۆزەفێکی بچووکی نییە وای لێهاتووە سم بووم بکوم دانیشتۆ لەوێ سەرۆکی ئەنجومەنی وەزیران چی وت هەموویان دەبێ ڕازی بن لەسەر قسەکەی ئێمە وەزارەتی دارایی حەق نییە ئێمە تاوانبار یەک دەسەڵاتی نییە دوو شارەزاییشی نییە مام پێ بڵێم ئێستا ئێستا زیانی چی ئەگەر بڵین یاخود جیاوازی چییە موچەکە لەو ئەوەی عێراق بڕیارەکەی دادگای فدرالی جێبەجێ یاخود ژماری منەک بۆ موچەخۆر ئەوەی کە بۆ موچەخۆر چکە دەڵێن ئابووری کوردستانیش دەهێنە دەباتە پێشەوە بەڵێ ژماری منە ئەژماری من هیچ کاتێک ئەگەر عەرخەلەوە بۆ دروست نەکات یەک زەڕە ئابووری ناخاتە پێشەوە بەڵام لە تەوتینی مەساریفە تۆ فەرمانبەرێکی خانەنشینێکی بەپێی فئەی موچەکە دەتوانی لە 5 ملیۆنەوە 15 ملیۆنەوە تا 50 ملیۆن تا 75 ملیۆن بە قەرز وەرگری لای ئەم ئەو شتانە نییەشتی وە ئەجا لەبەرەوە کاکە حەکیمیان بەعز شتێک هەیە ئەو حەملەیە ئەمە تەنها بۆ بانقەکە ئیسفادەی هەیە مانگانە هەم قازانجی لێکە هەم بۆ شۆهرەتی خۆی و دەعمی مالی دایمەن پارە لە بانکەکەیە هەیە بۆ هینکارەوەنی کە قازانس پێستێ خۆیان قسەی کرد بوو سەرپەرشتیاری هەرژماریم دەڵێ بۆ هەر موچەخۆرێک 2500 دینار لە بەرامبەر پێدانی موچە تقریبا ملیۆنێک و 114 هەیە مانگانە 2 میلیار و 782 میلیۆن دەکە بەڵێ 2 میلیارد تقریبا ساڵانە 33 میلیارد دەکە
جگە لەوەش قازانی تریشەیە کە پارەکە دەمێنێتەوە لەوێ بەڵێ یەکشتە حکیمیان خۆ مەصرفی ڕافیدێن و ڕەشید لە تۆ قازانج ناسێنێ پارە ناسێنێ ئەگەر عمولەیەکی وەکو عمولەی ئەو سەبیان عمولەی بەریدی عمولەیەکی بەریدی هەبێ ئەویش منافز دێگەکاتەوە ئەگەر تۆ موچەکە وەرگریت شتێکی کەم بۆ ئەو منافزە دائنرێ ئەو هیچ بەس ئەویش حکومەت نییە پارێزگاری لە شتی هەلی بکە نەخێر ڕکلامی بۆ بکە غڵەتە زۆریش ئەوە بە من تێناگەم ینی ئێستا ڕقابەی مالیمان هەیە دیوانی چاودێری دارایی بەڵێ ئەم دیوانی چاودێری دارایی لێرەش و لەوێش یەک تەدقیقی شدەکە ئێنابێت تەدقیقی مەسائلە ئیداریەکە و سەلاحیەتەکانیش بکەیت خۆ هەر ڕقەمە نییە تۆ ڕقەمەکە چوار کراوە بە هەشت نام هەشت کراوە بنەوە ئەبێت تۆ بگەڕیتەوە بۆ تعلیماتەکان و ئوسولی تەشریعاتە مالیە کاکسمان سەبارەت بە چارەنووسی بڵین هەژماری من یاخود پێش دەژیش با پرسیارە بکەن ئەگەر بیانێت توانن موچە دابەشکەن چکە دەڵێن سەلیسی موچیان نردووە بۆ عێراق بەبێ پلە بەرزکردنەوە داوای 950 میلیاردی تێ دەکەن بۆ مانگی سێ و داهاتی ناوخۆشەیە تقریبان زیاتر لە تریلۆنێکە ئەوەش لێ دەرکەین کە دەڵێن 115 کاژنیە و 6 میلیاری بۆ نەسیری فەرمانگەکانەوە ئەنی تریلۆنێک دەمێنێتەوە لەو 5 مانگە ئەچینە سەر و پرسیارەی تۆ بەڕاستی من خۆشحاڵم لە خزمەت مامۆستادا کە زۆر باش من لێ حاڵی دەبم چکن بە شێوەی زانستی چێتە سەر بابەتەکە لەسەر ئەو بابەتەی کە مامۆستا فەرمووی نیەتپاچی عێراق لە عێراقا کاتی خۆی مالیشی ئامۆژگارێکی زۆر باشی دۆستانەی کوردی کرد بەڕاستی یعنی ئەوە کەی قسەی کەسێکی بڵێن معادیە یعنی ئەو پەڕی دڵسۆزی کاتی خۆی ئامۆژگارێکی کوردی کردوتی نەوتەکەتان دەرمێهێنن خۆی مەسەی حەبەتان هەر ئەدەینە نەوتەکەتان هەڵگرن بۆ ئەو کاتێک کە دەوڵەت دروستەکەن طبعا ئەو قسەیە بەمانشێت لە هەموو ڕۆژنامە ئەهلیەکانە بڵاو کرایەوە یعنی ئەوە قسێکی ئەو پەڕی دۆستانەیە بەنسبەت بابەتی قەرز مامۆستا شارەزایی باشی هەیە و من ئەمەوێ دوو بابەتێ لێرە زۆر گرنگی پێبین بەس من لە تەلەفۆنیشا بە جەنابتم و حەزەکەم لە بەرنامەکانی ئایندەیە بەڕاستی پەیوەندی بکەی بە ژووری بازرگانی و پیشەسازی سلێمانیەوە کۆمەڵێ لەو خاوەن کارگانە بێنە ئێرە قسە بکەن چونکە بەڕاستی معاناتی گەورەیان هەیە کێشەی گەورەیان هەیە و پیشەسازی ڕوکنێکە لە ڕوکنەکانی ئابووری وڵات پێکدێنێت چ پەیوەندی بەوانیشەوە هەیە ئەچینە سەرەوە لەم دووسێ ڕۆژەیە دووسێ خەبەری زۆر مهم بڵاو بووە یەکێکیان ئەوە بوو کە عێراق لە 2023دا مامۆسا ئەڵێ 6 تریلیۆن دینارمان بە شێوەی قەرز داوە بە هاوڵاتی قەرز و پێشینە قەرز طبعا سلفەیە قەرزی سەناعیە بۆ ئیستثمارە ڕقمێکی ئێجگار خەیاڵیە 6 تریلیۆن یعنی ئەگەر سفرەکەشی لێلابێ ئەگەر 6 تریلیۆنیش بێت هەر زۆرە نەکشەست بەڵام من خۆم چوومە سەر مووقعی بانقی مرکزی عێراقی ڕق نووسێتی شەست ئەمە ڕقمێکی ئێجگار خەیاڵیە و زۆریش مهمە خاڵی دووەم گرنگی چیە بۆ ئەچین پەلەمەکە خاڵی دووەم دوێنێ مەجلیس وزەرای عێراقی بڕیاریاندا لە 150 نرخی سوتەمەنی دابەزێنن بۆ کەرتی پیشەزازی بۆ مەعامل لە حقیقەتە ئەمە وەکو عێراقی مای دڵخۆشیە ئەمە دەعمی کەرتی پیشەسازیە کە تۆ بەتاڵەت بۆ حەلەکە بەڵام ئەمە ئەگەر ئێمە بە زیرەکانە فریان نەکەوین فریای خۆمان نەکەوین ئەنفالی کەرتی پیشەسازی ئەمە دروست دەبێت ئەنفال یعنی ئێستا من ئاگەم لێ پارساڵ معاملی عیملاقێ لە سلێمانی معاملی گەورە هیچ قازانجی نەکردووە هەیە زەردشی کردووە لەبەر ئەوەی سعری کارەبا زۆر گرانە سوتەمەنی زۆر گرانە جا بابچینەوە بۆ تەوتینەکە بابچینەوە ئێمە لە یەکەم ڕۆژە کە من هاتمن خزمەتت ئەو قەرزەکەوتت ئەوە چ ڕۆڵێکیە بۆنە و 6 تریلیۆنەکە بۆ ئابووری وڵات بۆ بازار سوودی هەیە بەڵێ وەکو وتم ئەو قەرزا هەندێکی بە سلفەیە یعنی بەبێ فایدەیە یعنی هەیە بۆ سلفەی زراعی وەریەگرێ بۆ سلفەی زەواج وەریەگرێ بۆ عقار وەریەگرێ هەیە معمەل دانێ بۆ هەموو سێکتەرەکان
بەکاردێ یەک کاتێک خەڵک دەتوانرێت بۆ نمونە سوودمەند زۆر باشە زۆر باشە. ئێمە مەسلەی موچە کە باسیەکەین ئێستا بەعام بۆتە بابەتێک لەو تەوتینەیە ئەگەر ئێمە بتوانین سوودی لێ ببینین، ئێمە ئەگەر بتوانین بانقەکانی عێراق بینەوە کوردستان ڕافیدەین و ڕەشید کە بانقی ئەو وەختە کە ئەوان هاتنەوە جگە لە ئەوەی فەرمانبەرانی خۆمان زۆر بە ئاسانی مستەفید دەبن سلفە وەرەگرن قەرز وەرەگرن. ئەمە هەروەها ئەوانەی لە کەرتی زەراعیشدا ئیش دەکەن لە مەجای زەراعی یان لە مەجای پیشەسازی یان لە مەجای ئیستثماری سیاحی هەموو ئەمانە ئەتوانن مستەفید بن، چونکە وەختە بانقەکە لێرە بوو ڕاستەخۆ تەعامل لەگەڵ قەرزارەکەکە جۆرە لە جۆرەکان زەمان وەرەگرێ. بەڵام ئێستا لە عێراقا بانقی سەناعی هەیە، بانقی زراعی هەیە لەگەڵ ئەم بانقانە، ئەمە حرەکەیەکی گەورەیان دروست کردووە. اینجا ئێمە سەیرکە لەم زاویە لەم پشتێنە ئەمێنینەوە بەڕاستی ئەگەر یعنی دەبێت بە جورئەتەوە هەوڵ بین لەگەڵ عێراقا سازشکەین، نەک ئەوەی بێنی ئێمە هەموو قەزیەکانمان بچوو کردوتەوە لە هەژماری منە. ئێمە دەبێت وەکو ئەڵێ دیمەنە گەورەکە ببینین، تابلۆ گەورەکە ببینین، پرۆسەکە ببینین، بتوانین لەگەڵ عێراقا مادام ئابوورێکی باشی هەیە، مادام ئەتوانێت ئەوەنە قەرز بخاتە بازارەوە، مادام ئەتوانێت دیسکاونت کە سعری سوتەمەنی دابەزێنە، ئەمانە هەمووی هەلی ئەزیێڕینن. ئەبێ ئێمە سازشکەین لە ڕووی سیاسیەوە بە هەموو توانەیەک هەوڵ نەک نابێ ڕێگریکەین لەو بانقانە بێنەوە کوردستان، ئەبێت تەسیلاتیان بۆ بکەین بێنەوە کوردستان بۆ ئەوەی هاوڵاتی ئێمە سودمەند بێ. ئەگەرنا بەڕاستی زۆر مەترسیدارە، یعنی ئەگەر من حەزەکەم وەکوتم نوێنەری کارگەکان بێن لێرە بزانە لەم دو سێ ساڵە بە سەدان نەک بە سەدان لە سەر و هەزار و ئەوانە کارگە دائەخرێ هیجرەت دەکا بەجێی دەڵێ ئەمە زۆر خەتەرە. بۆی ئەو حاڵەتی فەرمووت تەوتین چی عیلاقە بوێت؟ تەوتین بەشێکە لە گەڕانەوەی بانقەکان، بانقە عێراقیەکان، بانقە حکومی عێراقیەکان. باش مامۆستا حەسێن بێ خزمەت جەنابەت سەبارەت بە بڕیارەکەی دادگا تقریبا مانگێک و نیوە تاکی سەدەسەڵاتدارانی هەرێم نەچوونەتە پێش بۆ جێبەجێکردنی بۆ ئابووری هەرێم قازانجی گەورەی تێدایە بۆ کاکسماروتی هەلێکی زێڕینە ئەم دەرفەتە ئەوەی کە بڕیارەکە و خۆی جێبەجێ بکرێ پارێکی باش دەڕژێتە کوردستانەوە. وەڵاهی ئەوەی کاک ئیسماعیل باسی کرد بۆ تەوتینەکە ئەو بانقانەی عێراق وەکو ڕەشید و ڕافیدەین و ئەوانە بگەڕێنەوە ئێرە ئەبێ ئێمە پێشوازیان لێکەین تەسیلاتیشیان بۆ بکەین و ئاهەنگیشی بۆ بگەڕین کە ئەوانەیەنەوە. ئێستا ڕێگری هەیە ڕێگر ئەوەیە ئەو ئەم بانقانە کە هەیە بۆ ئاگاداری چی بانقەیە لە کوردستانە هەموو تەرەفی ئەملا و ئەولا شەریکن تایە. ئەمانە کە شەریکن هەریەکە بە نسبەیە بە بانقەکان خۆ حەز ناکەم مناوی هەموو بانقەکان بێنم ئەوە توانم نسبەکەشڵ بۆ بێنم یەکی چەند نسبە بەشدارن لە بانقەکانی کە ئەم بانقانە ئەمە کۆمپانیایەکی وتمان ئەهلیە بۆ هەدەفی ڕبحە قازاند کۆمپانیا لە بازرگانیە ئەو هەدەفی ڕبحە هەدەفی خەدەمات نییە بەس بانقی حکومی هەدەفی خزمەتگوزاریە بە زەرریشەوە ئەگە زەرری دیاکە چقاتێ بۆ نمونە خۆ لە کاتی نەوت کە دابەزی کۆرۆنا دەستی پێ کرد عملی اقتصادی لە عێراق هەوەستا نەوت وای لێ کرد هیچ پارەی نەئەکرد بەڵام عێراق لەبەرەوەی وڵاتە بانقی مرکزی هەیە ڕافیدەین و ڕەشید دەستیان برد بۆ کوێ بۆ بانقی بۆ یەدەکی دراوەکە ئەو یەدەکەی کە هەبوو ئەو کاتە 96 میلیارد بوو دۆلار بەڵام ئێستا وابزانم لە سەروی 150 میلیارە ئەڵێن لە سەروی 160 لە نازانم جگە لە ئاڵتونیش بێژگە ئاڵتون دەستیان برد بۆ ئەوە هێنایان ئەو ساڵە دوو ساڵیان پێڕاکرد و پارەژمایەوە تۆ کە لێرە ئەگە ئەژماری منێهێنی چی هەیە دەفعی موچەی خەڵکات مەشاکلی خەڵکات شتیگەڵ ئەو باقێکە بۆ بازرگانی خۆی وەکوتە دەڵێن سەرمایان هەیە ئەوە سەرمایە ملەتە بانکەکانی سەڵ هەر بانکێک کە لێرە کارکە
لە عێراقیش مۆڵەتی بانکی ناوەندی بۆ من بانکێکی سەرمایەکی 400 ملیارە هەرەوەنەیە ئەوە محددە نابێت لەوە تەجاوزکار نابێتە زەمانەت بۆ موچە و بۆ ئەوە نابێتە زەمانەت تۆ موچە لە ملیار ئێستا 950 ملیارە 950 هیچ بانقێک نییە 950 ملیار زمانی هەبێ ئەم بانقە ئەلیانە ئەمە بابێکی کەشی بەنسبەتی هینەوە بانقی حکومی ئەوە علاقی نییە بەسەر ئەو ئێوە خزمەتی مشتەماعەکەی بکە جا ئەوەی کاک اسماعیل باسیشی کرد بۆ ئەو پێشتر من ئیشارەتم پێیا بۆ بانقە زراعیەکان و عەقاریەکان و سناییەکان بالعکس ئێمە لە وڵاتی ئێمە بەچی پێشەکەوین بە بانقی زراعی ئەبێ ئەزانی چی چۆن ئێستا بانقێکی ناوەندی لە بەغا ئین لە هەولێر هەیە سەر بە بەغایە ئەبێ بانق بەڕێوەبەرایەتیەکی گشتی دروست بکرێ بۆ بانکە اختصاسیەکانیش وەکو زراعی و عەقاری و سناعی وڵات بەچی پێشەکەوێ بە مەعمەلی گەورە پێش ناکەوێ بە مەعمەلی بچوو تۆ ئێستا ئەگەر مەسەن منتەقەی قەڵەنزێ بەچی و بەناو بانکە سناعاتی ئەوێ سامانی ئاژەڵ بەرهەمی شیرەمەنی ئەوە بۆ زراعیەکەی سناعیەکەشی بەپێی ئەوەی ئێستا زەلامی وا هەیە لەوانەیە ملیۆنێ دۆلاری هەبێ مەعمەلێکی بچوو تۆش دەعمی کە من کاتی خۆشی کە دوو وەزیری بازرگانی گۆڕان هاتوون هەردووکیان پرۆژەم پێیاون دوایی ئەو پرۆژانەیەم بەدەستەوە بیان خوێنەرە و تۆتابلایەکی بازرگانی وتومە ئەوە بکەن دعمی صناعاتی خەفیفە بکەن هەتاکو هەم ئینتاج زیاد بێ هەم هەلی کار زۆر بێ بەس خۆی سەڵ کاک اسماعیل وتی بۆی زۆری کارەبا و باج و ڕسومات ئەوەم کردووە خەریکە لە ناو دەست لێ هەڵگری کارەبای بۆ هەرزان کەی جادەی بۆ بەری کۆمەڵێ بەرەمەکانی بۆ بازار کەوە اینجا حەزری گومرگی دانی لە کاتی ئینتاجەکەی ئەوە کە ئەو ئینتاجی ئەبێ من مەعمەلە ناسم لێرە لەو تانجەڕۆیە فوم شتی دروست کردووە سعرەکەی لە ئەوەی کە ئێران ئەگاتە ئێرە هیکەی ئەم لەویش باشتر و ئەگەر لەو هەرزانتر نەبێت لەو گرانتر نییە بەس پێویستی بە حیمایە هەیە ئەبێ حیمایە بکەین جا یەک شت هەیە مؤسسەیەک تا ئێستا لە وڵاتی ئێمە غایبە پێڵێن مؤسسة المنافسة لحماية المستهلكين چەند لە عێراق ئەوێ دروستی کە ئەمانیشانەوێت دروستیکەن ناتوانن بۆ ئەو حیمایەیە کە بکرێت تۆ ئێسەوە بڵێن نەقالێکی تەلەفۆنی داناوە ئەو نەقالە تەلەفۆنیە وەحدەکانت گرانە کاک اسماعیلیە نەقالێکی کە دانێ وەکو ئاساسیێڵ و کۆڕەکوانە خەدەماتەکە لیکە تۆ باشترە سعرەکەشی لە تۆ هەرزانتر بەڵام تۆ مەسوولی لەبەرەوەی ڕێی لێ ئەگریت ئەو نەیکاتەوە هەر بۆی ڕەبحەکەی خۆ بمێنێت لەبەرەوەی ئەمان نییە نایڵن کۆمەڵێ مؤسسات دروست بەس ئێستا ئەگەر ڕێگری نەکرێت بانکە حکوومەکە دەتوان بێنەوەێرە بانکە ئەوی عێراق وە کێشەی موچەش چارەسەر دەبێت ئەو بانقانە بێنەوە ئێرە یەکەم کێشەی موچە حەلە بێ چکاتێ موچە هەر ئەوە نییە تەنها موچەی مۆزەفین و تۆڕی کۆمەڵایەت هێبە ئەو خانە نشینە فەقیرانە باوک و مام و باپیر و خاڵی ئەم مەسوولانن هەمووی لەسەرا ڕائەوەستن مەعاشێکی کەم وەرگن کە ئەم وڵاتەیان دروست کردووە ئەم جارە تۆ بڕۆ کە مەعاش وەرگی جاری کە ڕیزێکی لەماوە مردووە لە کەیەکەوە پاڕێتەوە بۆەوەی قەراری ژمارەنەوەی ساڵی 2014یان بۆ جێبەجێ بکرێ یاسای ژمارەنەوە ئەوەی 27 ساڵی 2006 ئێڵغا بوو تێناگەم پێم گوتی پێشتر ئەم ڕقابەی مالیەی ئەوان و ئەمان چۆنەوە تەدقیقەکەن ئەو قەرارە خۆی مەلغیە چۆن موچە ئەدرێ بە و قەرارە مەلغیە لە کاتێک دەبێت کەمتری موچە 500,000 بە خانەنشینی ئەوانەی کە بە 918,000 تەقاعود بوون لە ملیۆنێک و 380,000 کەمتر وەرگرتن لە ملیۆنێک و 300,000 زیاد دەکا بۆ 500,000 زیاد کە بۆ ئەوانە کابرا خەریکی کولیەیە چەند ساڵ خزمەتی وە 40 ساڵ خزمەتی هەیە 980 دەیێنێ بەڵام لە بەغا لە کەرکووک ملیۆنێک و 380,000 وەرگرتن بەش مامۆستا بە کوردی داهاتی ناوخۆ ئێستا ئەو بەس بە عێراق پارەکەی دەنەوی چی لێ دەکرێت داهاتی ناو واللهی با من یەک شتێ پێ بڵێم ئێمە وەختی خۆی من و کاک عوسمان ساڵح لە خەزینەی دوو بوو خەزینەی مەرکەزی بوو
دوای سیویەکی ئاب لێرە دەسەڵاتێک حکوومەتێک ئەنجمەنێک وەزیران دروست بووە. ئێمە داهاتمان کۆ کردەوە، نەسریەی وەزارەتەکانمان هەیە، پارەمان هەیە بۆ سەحە، پارەمان هەیە بۆ تەربیە، موچەمان هەیە، پارەشمان هەیە بۆ شەڕی ناوخۆ بوو لە بەردەم خانەقا فەنگی ڕزی و قمبەلە و نازانم شتیشیان بۆ شەڕی بەشی دەکرد بۆ جگە لە گەندەڵێکەش ناوڵا گەندەڵی نەبوو ئەو کاتە دوو کەس لێرە خوا عەفویان کە جەنابی مام جەلال و کاک نوشیروان ئەگەر فیلمەکانت بینی بێ خۆی بە بنکە گومرگەکان ئەگەڕا بە حیمایە خەڵکی دەرەکرد و خەڵکی هێنەکرد حیمایەی ئەوەیان ئەکرد کە ئەوە نەبێت. ئێستا بەبێ بەغداژ ئەگەر ئیدارێکی باشەی بۆ خاڵە سنووریەکان و بەشمانەکە لەژێر دەستی ئەمانە پارەکەی بانقی فیدراڵی ئەمریکی بێنی بۆ ئێرە هەرفەقی باش کاک ئیسماعیل کاتمان زۆر کەمەوە بەس دەبێت چی بکرێ بەوەی کێسا ڕەنگە هەوڵ هەبێت لەلایەن دەسەڵاتداران بۆی بڕیارەکەی دادگای فیدراڵی جێبەجێ نەکرێ هەژماری من سەر بگرێ دەبێت چی بکرێ؟ ئەم حکوومەتی ئێمە زۆر سەیرە یعنی ئەڵێ بەس دروست بووە دژایەتی ئەو میلەتە بکە باش ینی فرسەتێکی ئاڵتونی هاتووە دەوڵەتێکی دەوڵەمان هاتووە لەگەڵ دەوڵەتێکی ئیفلاس جەنابەت بۆچی ئەوەندە پشتگیری برێرەکەی دادگا دەکەی لە کاتێکە تۆ ڕەنگە پێویست بە موچە نەبێ وەکو جەنابەت دەڵێن بۆچی ینی سودمەندی تۆ چییە بۆ بڕیارشی دابوو شوێنیشان پێ بدەیە بانکە عێراقیەکان بێنەوە شوێنێکیان پێ بدەیت حەزەکەم ئیزافێشکە بۆ ئەوە بکەم من هەر وەکو هاوڵاتێکی سادانە من زیندانی سیاسی بووم یعنی من لە ئەبوغرێ بووم ئەو ڕۆژێکە لە ئەبوغرێ لە محکەمەی سەورا 36 کەس بووین 12 لە هۆڕەکانمان حکمی ئەعدام درا یعنی ئەگەر تۆ بەو نەزەریە تەسکە قەومیەت بەڕاستی تەعامل لەگەڵ دنیای تازە بکەی دنیای ئابووری بازاڕی تازە بەڕاستی ناتوانانی بژی و ناتوانانی پێشکەوی لەبەر ئەوە ئێمە دەبێت بە عەقڵێکی ئابووری سەردەم و مامەڵە لەگەڵ ئابووری ئەم ڕۆژگارە بکەین ئێمە ئەڵێن ئێستا عێراق وڵاتێکی دەوڵەمەنە ئێمەش وڵاتێکین بە هەموو ئەو ڕقەمانەی کە حکومت خۆی بڵاوی دەکاتەوە قەرزارین لە ئابووری سربەخۆدا زەرەرمان کردووە ئیتر بۆ ئێمە دەبێت ئەم فرسەتە ئاڵتونیە لە دەست خۆمان بین ئەزانی ئەمە وەکو چیوە مەسەلێکی کوردی هەڵێ گایەک سەرە بڕێ بۆ جەرگوسیەکەی یعنی ئێمە ئەوەی کە لە پشتی هەژماری منە گایەک سەدە بڕێ بەس بۆ جەرگوسیەکەی یعنی بۆ لە ساڵێکێک کۆیکەیتەوە لە ڕێگای هەژماری منەوە بەو ڕقەمانە ناچێتە 50 میلیۆن دلار آخر 50 میلیۆن دلار ڕقەم نییە لە دەوڵەتداریە 33 میلیاردەکە ئەوەی لێ ڕاکێشانی ڕقەمی زۆر گەورەم لێداوە یعنی 50 میلیۆن دلار نابێتە ڕقەمێک تۆ تەماحکەی و یعنی ئەمە جۆرێکە لە گەمارۆدانی تاچی کورد یعنی ئەمە جۆرێکە لە حەسار ئەمەی ئێستا دەوڵەتداری کورد حکوومەتی کوردستان ئەیکا بەرامبەر یعنی جۆرێکە لە گەمارۆ بەڕاستی ئەمە لە ناو منتیقی ئابووری دەجێ نابێتەوە ئەگەر ئەم برێرەکەی دادگا جێبەجێ بکرێت کێشەی موچە چارە سەر دەبێت ئابووری دەبژێتەوە بەتاکید مامەسا زۆر بەوازەحی ئیشارەی پێدا و ئێستا بابەتی ڕۆژە بەڕاستی ئەمە لە شکوگومان دەرچووە تقریبان یعنی هاوڵاتێکی سادەش دەزانێ ئەگەر تەوتین جێبەجێ بکرێ گە بانکەکان بگەڕێنەوە حرەکەیەکی گەورە دروست دەبێت. سوپاسەکە مامۆستا دوو خولەکمان ماوە سەبات بە پلە بەرزکردنەوە دەبێت دەست پێ بکاتەوە وڵاو کاتیەوەیە کاک حەکیمیانی بەڕاستی ساڵێن لە قایمێ مانگی سێناوەکەم بۆمە تۆ چەند ساڵە پلە وەستاوە لە 2016ەوە ئەوەی فەرمانبەری مەدەنی ئەوەی تر دەستی پێ لە 8 ساڵ کەمتر نییە وانە ئەم 8 ساڵە ئەبێ هەموو ساڵێت تۆ حسابی تۆ بکەین 8 ساڵ ئەبێ بۆ حساب ئەو بێتەوە سەرەوە ئەو بێتەوە سەرەوە دێت تا نەتیجەکەی چەنەکات فەرقەکەی آخر موچەکە ئەبێ بە چەندی زیاد کردووە چەند فەرقەکانت دەیە وەریگرێ بەڕاستی ئەمە وەختی یعنی دەبێت پێشترە بوو بکرێتەوە مامۆستا پلەکانی پێشتر ئەبێ دیسانەوە تۆ لە 2015ەوە دەست پێ بکەنەوە هەر یەکە لە مانگێکایە زیینەکەی ئەمە
زۆری ئەوێ بە 2-3 مانگی ئەوێ اینجا توانێ هەمووی تەواو بکات. باشە وەکو شتێک شێگەرما بێ لەسەر موچە و وەکو چارە سەرەکەشی بە کوردی. وەڵاهی من شتێک بۆ تەوزیحی کاک ئیسماعیل بەڕاستی ڕاستەکە ئەبێ ئێمە بەدەم بەغاوە بچین. یەک شتیش پێ بڵێن من حەز ناکەم لە ڕووی سیاسیەوە قسە بکەم بۆ ئەوەی اختصاسەکەی خۆم قسە بکەم بەس ئەم قسەیە ئەکەم. ئێمە چوار بەشی کوردستان بەسەر 4 وڵاتە بەش بووین. فارس و عەرەب و تورک دوانیان عەرەبن یەکیان فارسە یەکیان تورکە. لەوەتی ئێمە عمرمان هەیە و ژیانمان بووە و بیرمان کردووە تەنها عەرەب تۆزێ ئەعتیباری کردووە بۆ ئێمە حەکمی زاتی بێ لا مەرکەزی بێ فیدراڵی بێ ئەوە تا ئەردوغان ئەڵێ ئەگەر لە مەریخیش بێ من دژایەتی کوردەکەم. یعنی دەرفەتە ئێستا عێراق ینی ئێمە بۆ ئەوان دۆستایەتی ئێمە ئەکەن بۆ ئێمە بە دژمنی خۆمان. سوپاس دەکەین بۆ ڕێزان مامۆستا حەسێن شارەزای بواری ئیدارایی و کارگێڕی هەروە کاک ئیسماعیل گەڵاڵی شارەزای ئابووری و پەرلەمانتاری بێش سوپاسان دەکەم. سوپاس بۆ بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ.